کابراشێت بۆ پەلاماری بەردەیە. هونەری پەیکەرتاشی یەکێکە لە هونەرانەی کە قورسی خۆی هەیە، ئەبێ لە بەردێکی ڕاق شێوەیەکی ناسک و نەرمونیان دروست بکەیت. لێسادا پەیکەرتاش وەختی هەڵەبجەیی سەرقاڵی دروستکردنی داتاشینی بەردێکە بۆ قالەمەڕە کۆک دەبینرێ بەشی سەرەوەی لە تەواو ناوی لێسادا سەرقاڵی ئەو مەڕەیە. مێ بچمە لای خۆی کای بەختیار سڵاوە لێ بێ چۆنی قوربان چاوەکەم. ئەمە چێنێکە سەرقاڵیت؟ وەڵی ئەمە یەکەم جار کە دەستم پێ کرد 2013 بوو. بەس ئایتر زۆر و فشتیوە هات بەسەرە هەڵم گرتەوە تا پار هێنامەوە. بردم لای برادێ دامنا لە مەمەلێکی بەرد پار هێنامەوە دەستم پێ کردەوە بە ئیشکردن. ئێتە و کاتانی کە وەختم هەبێ و هینم هەبێ هەفتەی 2 سەعاتێ 3 سەعاتە یا 2 جار 3 جار لە هەفتەکە لێم ئیشی لێ یەکەم وردە. ئەمە چ جۆرە بەردێکە؟ مە بەردی سپی قەراخە. یعنی بەردی بە جوانمان هەیە لە کوردستان؟ چۆن کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین بەردی جوانی هەیە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە. ئەم بەردانش کە هەمانە لە قوڵاییەوە دەرنەهاتوە، عادەتەن بەر تا لە قوڵاییەوە بێ کالێکی و کاربۆنی باشترە، تەکەلوسی باشترە، ئەمانە هیچ سەدحەن زۆر هین نین و خۆی کە هەتا ئێستا ئەم بەردە چۆنە، ئەمە زۆر جوانە ئەم بەردە. ئەگەر بچیتە خواردتر 200 مەتر بچیتە خواردتر بەردەکان جوانتر ئەبێ. بەشی سەرەوەی کەین ئەمە لە قوڵایی چەندێکا دەرهێنراوگای وەختیار؟ وەڵای ئەمە لەوە چێ 20 مەتر و 30 مەتر بێ 50 مەتر زۆر هین نییە، بەڵام ئەمە زۆر جوانە، ئەمە تەواو بێ و جەلایە بکرێ شتێکی زۆر عەجیبە. بەڵام بتەوێت لەمە باشترت دەستکەوێ بێت زیاتر بچیتە قوڵتر. ئەمە بەردێکی مەڕمەڕی زۆر جوانە، ئەنی بێعیبە. تۆکو پەیکەرتاشێک تا چەندە گرنگی بەوەی کە و بەردەی پەیکەرەکانتی لێ ئەتاشیت بەردی کوردستان بێت؟ ئێمە لێرە هەر بەردی کوردستانمان دەسەکەوێ. بەردی باش هەیە لە وڵاتانی تر، بەڵام تەکلیفەی زۆرە تا بگاتە ئێرە. ئێستا بەردێکی ئاوا من مەسەڵەن کە کڕیومە تەقریبەن 15 بۆ 20 وەرەقم پێداوە. ئەگە بڕۆم لە ئیتالیا بێنم چەندی تێچێ بە دەفتەرێ بە 2 دەفتەر ناگاتە دەستم. باشترین بەرد لە عالەما بەردی کەرارەیە لە ئیتالیا. ئەو معدەنەی کە کاتی خۆی مایکڵەنجیلۆ چوو لەوێ بەردی لێ هێنا و پەیکەری لێ کرد، بەڵام خۆی ئێمە دەستمان پێی ناگا، زۆر گرانە. لە ئێرانیش بەردی باشمان هەیە، لە ئێرانیش ئەتوانی شت بێنی، بەڵام زۆر مکلیفە، زۆر ئەکەوێ لە سەرمان. باشە دروستکردنی قوماشێک و دەموچاو و سمێڵ و ئەمانە لە بەردێک دەریبێنی ئەمە قورس نییە؟ تەمان قورسە. ئەمە ئیشی پەیکەرتاشیە، ئیشی پەیکەرتاشی تۆ بێ نەخشەکە لە مێشتا تەبع بێ، وەکو پەیکەرسازی نییە. ئەگەر بەدڵە نەبێ قوربێنی زیاتری لێبێ، ئەگەر بەدڵە نەبێت لە قوڕەکە بگری کەمێکیتەوە. ئەمە یەک کەڕەتەکە داد لە لوتەکەی و لوتەکەی پەڕی خۆ پێوە نالکێنیتەوە. واتەگەر ئەو لوتە بکردتەیە تەواویتر شەکە تەواو ئەیچی خۆ دروست خۆ بەچەسە پێوە نالکێنیتەوە، شتیوان نابێ. لەبەر ئەوە بەرد زۆر حەساسە، خەتەریاتی خۆی هەیە. ئەوە جگە خەتەریات و خوڵوڕەی بەجیات و کۆسەرە بۆ قووەتە گەورە و بۆ هینە و شەڕەشەق و ئیتر ڕقڕق چی نازان بڵم بتەچی. ئەمە بەنیازی لە شوێ دایبنی؟ ئەمە هەر بۆ خۆم دروستم کردووە، تا ئیسا نیازی شوێنێکم نییە دایبنێن، بەڵام ئەگەر تەواوم کردی شەڵا بە تەمام لە مەزاتێکی عەلەنیا بیفرۆشم. بیفرۆشی؟ بەڵێ لە مەزاتێکی عەلەنیا. بۆ کڕیاری هەیە ئەم جۆرە کار؟ وەڵاهی ئەوێ و ڕێسکە بکەین، چکە تا ئیسا کورد بۆ کاری هونەری مەزادی عەلەنی نەبووە، بە تەمام ئەو ڕێسکەش بکەم، ئێوارە خوانێدانێم و خەڵکی داوەت کەم و تا چەندێک سەرمایەدارەکان ئەو کەسانی کە لە پێگەی بەرزی حکومیان گرنگی بە کارە هونەریەکانیان نە سەرمایەدار نەوەی لە پێگەی حکومیە کەس بە ئەتیمان بە کاری هونەری نادا، هەر کەس لە هونەر ناپرسێ. هەر ئەمە شێتێکە و سەرمان لێەوە ئێمە کابرا شێت بۆ پەلاماری بەردەیە. ینی بۆ شێوەیە ئێوە وەسفی خۆتانەکەن؟ دایرەوەیە ئەی تۆ شتێکەکەی خێریکی لێ بکەیت، کە خێری لێ نەکەیت ئەمە شێتیە، بەس ئەوەی عشقێکی خۆمانە و لەگەڵ ئاڕۆنی تر زەرریشکۆی نەرخۆشە بۆ ئێمە. ئەم مەڕە و بیرۆکە چۆن بوو؟ ئەم مەڕە بۆ لێرە داونا لەگەڵ قالە مەڕێ و لەگەڵ وڵای ئەم پیاوە خۆی هونەرمەندێکی زۆر گەورە بووە، هونەرمەندێکی خود ئاموز بوو، یاخۆ بڵێن بەهرەیەکی زۆر گەورەی خوایی تیا بووە. مۆسیقەکانیش هەر مۆسیقی ئینسان نییە، لە مۆسیقی تەبیعی ناچێت، لە مۆسیقای سروشت و خوایی ئەچێ. ئەم پیاوە شوان بۆ ئیشەکەی، پێش پێم خۆش بوو هەر
بۆ هاودەنگی و هین بە تەنیانەوێ مەڕێکم لای قاچە دروست کرد. چەند پەیکەرێ هەیە لە ئێستا لە شارەکانە؟ جا وەڵڵاهی نازانم لە دووهۆک پەیکەرم هەیە، لە بلۆبارزان پەیکەرم هەیە، لە هەولێر مەجموعەیەکم هەیە، لە کۆیە هەمە، لە هەڵەبجە هەمە، لە کەلار هەمە، لە دەربەن هەمە، بەخوا حسابم نەکردو. لە سلێمانیش تەواز سلێمانیش. سپاس بۆ زۆری کاری جوان. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە پەیکەری هونەرمەندی کۆچکردو و موزیسیان قالەمەڕەیە کە لە ئێسادا کاری بەردی بۆ کرێ وەگە بینرێت بە شێوەیەکی زۆر زەحمەت کاری تیاکرێ ئەگە بێت و هەڵەیەکیش بکەیت ئەو ئیشەکە هەمی سفرە بێتەوە و ئەو بەشەی جەسەیە ڕات و ئەبێ دای بنیت بڵێ هیچم نەکردو چەند وەختە.